هەردووکیان جوتیارن و لە دوو ناوچەی جیاوازەوە هاتوون. پێکەوە باسوخواستی بەرهەمی زەیتونی ئەمساڵ دەکەن و خۆیان دەڵێن ئەمساڵ بەرهەمەکە کەمی کردووە. هۆکارەکەی هەر ئەوەیە ئەو سەرما فەوتانی ئەمجار تووشی نەخۆشیش ئەبێت ئەم نەخۆشیەکە لێیە ئەو گوڵی ئەوەرێنێ لە کاتی خۆیان وەکو پێویست نایەتە بەر. لە مانگی 11 هەموو ساڵێکدا دەست بە ڕنینەوەی زەیتون دەکرێت، بەشێکی خۆش دەکرێت و بەشێکی زۆریشی دەکرێت بە ڕۆن. تقریبا ئەرزەکە دەوری 50 دۆنمە زۆر بەمان کرد بە هەنارەکەش هەر بەبیراوێن ناجەح نەبوو زۆر بێ لامان بردەویش زەیتونەکە وەڵای زەیتون ڕۆنەکەی زۆر شتێکی دەرەجەیەکە بۆ خواردن بۆ چێشت لەگەڵ زەڵاتە و شتانە بەکاردێ شتێکی سەحیە زۆر. هەڵەبجە بووەتە ناوچەیەک بۆ ساختکردنەوەی بەرهەمی زەیتونی جوتیاران کە چەند ساڵێکە لە هەرێمی کوردستان جوتیاران زەویەکانیان بە زەیتون دەچێنن. بەرهەمەکەی تێکەڵە تقریبان وەک ئەوانە وایە تێکەڵە گەورەی تایە بچوشتیا بەز خۆی ئەگە تا ورد بێ هەتا زەیتونەکەی ورد بێ ئەڵێن بۆ ڕۆن باشترە یعنی ڕۆنی باشتیایە ینی ئەم گەورە ئەڵێ بۆ ئەمە بۆ خۆشکراوە بێ ینی زۆر ئەمی تێکەڵە هەمی چکوا باقیە مەوتی خۆی خەڵک هاتچوو بە دارەکانی ناشتووە و ینی بۆ شتێ هین نەکراوە نێزانی خەڵک ناتە بۆ ڕۆنە بێت تا ورد بێ. کارگەی زەیتونی ڕاسان لە هەڵەبجە بەرهەمی بەشێکی زۆر لە جوتیارانی هەرێم وەردەگرێتەوە. بەرهەمەکەشی لە تەواوی عێراق و بەشێک لە وڵاتانی ئەوروپا ساغ دەکاتەوە. دوای چوارەمین ساڵ ئێمە توانیمانە کۆنتاک لەگەڵ وڵاتی بەریتانیا بکەین کە ئێستا بڕی 3000 لیتر ئۆردەریان کردووە لە کارگەی ڕۆنی زەیتونی ڕاسان لە دوای ئەوەی نەتیجەی فەحسەکان دەرچووە لە وڵاتی بەریتانیا بۆ زەیتی زەیتونی ڕاسان. ئەمەش جێی دڵخۆشی هەرێمی کوردستانە کە ئەتوانێت بەرهەمێکی ناوخۆیی ڕەوانەی دەرەوەی وڵات بکە. ساڵانە و لە پارێزگای هەڵەبجە 130,000 لیتر ڕۆنی زەیتون خەزم دەکرێت. 1200 تۆن زەیتونیش لە جوتیاران وەردەگیرێت. ڕۆنەکەشی دەخرێتە بازارەکانی عێراق و بەشێک لە وڵاتانی ئەوروپاش کڕیاری ئەو ڕۆنن کە لە هەڵەبجەوە بەرهەم دەهێنرێت. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.